بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني بستهج لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بمبستي رزامندي خواي قورو وهي ودارم ايوي ازيش سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. برخوا شوستان لواني رابر الكمك لخزمت أو آت بيروزة دابوين كخواي قورا نموني لبو كساني شي دورو دينيتوا كوكو معلومة كدو نمونة لبو كساني شي دورو منافق لو آت بيروزانا خواي قورا دينيتوا كوزانان دفرمون مثالي شي ناري ومثالي شي مائي كواتل المونية كم باس لويدكا كوا باز لباسي آقرة پاشان باز لنموني دوام دكاتو كوا زياتر باز لباران ولا آو دكاتن ئیتر بەو شێوەی کە وردەکاری و تەفاسیلەکەی لە ئاەتەکەدا باس کرایە. بەڕێک دەفەرمی ئەو کە سەیب منە سەما باسمان کردکەوە سەیب واتە ئەو بارانەی کەوا لە ئاسمانەوە دێ دەباری ئیتر وەکو باسمان کرد لە ئەضواء البەیان کە دەفەرمی بریتە لەو هیدایەتە و لەو قورئانە و لەو وحیەی کە لە بۆ پێغەمبەر هاتی صلی الله عليه وسلم و هەروەها پێغەمبەری صلی الله عليه وسلم دەیبەخشیتەوە و هەروەها بڵاوی دەکاتەوە بانگەوازی لۆ دەکا ئەوە وەکو بارانێکی ڕەحمەتە لە ئاسمانەوە هاتیە کە ئەو حەدیثەی کە لە صحیح بوخاریشدا هاتیە باسمان کرد. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەو جا چی تێدایە فیه ظولومات جا نمونەکە بەو شێوەی لێک دەدرێتەوە والله ئەعلەم دەفەرمون واتە ئەو ئیمانەی کەسانێکی منافق کە ئیمانیان یاخود ئەوەی ئیمان بە دیار دێخن بەرامبەر بەو وحیە و بەو قورئانە و بەو هیدایەتی کە پێغەمبەر پێیتی صلی الله عليه وسلم بەڵام چیشی تێدا وەکو پەڵە هەورێک کە بارانی تێدا بارانی ڕەحمەتە و بەڵام تاریکاییشی تێدا و هەروەها بروسکە و هەروەها هەورە تریشقەشی تێدا. ئیتر لێرەدا دەفەرمی ئەو بارانە کاتێکەوە تاریکایی تێدا بە طەبیعەتی حال هەر بارانێک کە دێ ئەو پەڵە هەورەی کە پێیتی و بە تایبەتی ئەگەر لە شەویش بی ئیتر ئەو بارانە و ئەو پەڵە هەورە و ئەو ئاوەی کە دێتە خواری تاریکاییەک دروست دەکەن و بەرایی بابرێن بەرایی لە ڕووناچی ڕۆژ دەگرن. ئەوە وەکو با بڵێن شتێکی واقعی کە هەممان بە چای خۆمان دەبینین لەگەڵ نمونەکە کو دەگونجێ وتمان ئەو ظولوماتە وەکو لە ئەضواء البەیان دەفەرمیتن واتە ئەو شەک و گومانەی منافقەکانە دووڕووەکانە بەرامبەر بە قورئانی پیرۆز بەڵێ ظاهرەن ئیمان نیشان دەدەن بەڵام ظولومات و تاریکایی کە تەعبیرە لە شەک و گومانیان بەرامبەر بە قورئانی پیرۆز بەرامبەر بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بە تایبەتی هەندێک لەو جێگایانێکەوە خوای گەورە ئیشارەتی پێدا کە وەکو تاقیکردنەوە ئیبتلا خوای گەورە سوبحانەهو وتەعالا چەند شتێک دەفەرمی لەوانە وەکو باسمان لێ کرد لەوانەی ڕابردوو ئەخیر شت کە باسمان کرد ئەوە بوو ئەو ئاتانەی لە سوورەتی ئەلبەقەرە لە بدایەتی جوزئی دووەم کە خوای گەورە باز لە تەحویلی قیبلە دەکاتن کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فترەیەک فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم
ڕوو لە بەیت المەقدس بکەن بەڵام پاشان ئەوجا فەرمان دەکا کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها یاوەران و هەروەها ئومەتەکەی هەتا ڕۆژی قیامەت ئیتر ڕوو لە بەیت الله الحرام لە مەککەی پیرۆز ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن. ئیتر ئەو تەحویلی قیبلەیە خوای گەورە باسی دەکاتن کەوا وەکو دەفەرمێ وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه. دەفەرمی مەسئلەی ئەو قیبلەی کەوا كنت عليها ئەوەی کەوا پێشترێ لەسەری بووی پاشان خوای گەورە فەرمانی پێکردی کەوا تەحویل ببن بەرەو کەعبەی پیرۆز تاوەکو إلا لنعلم تاوەکو بزاندرێ. طبعا خوای گەورە دەزانین لە سەرەتادا دەزانی کەوا چێ ئیتیباعی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم چێش هەڵدەگەڕێتەوە چێ هەڵدەگەڕێتەوە بە مەسئلەی تەحویلی قیبلە. بەڵام کە خوای گەورە إلا لنعلم تاوەکو وەکو زانایان دەفەرمون خوای گەورە لە ئەزەلەوە دەزانی لەبەر ئەوەی هەموو شتێک دەزانی پێش ئەوەی ڕووبدا بەڵام لەسەر ئەو عیلمەی خۆی خوای گەورە حیساب لەگەڵ بەندەکانی ناکە بەڵکو لەسەر ئەوەی کەوا لەوان بەدی دەکرێ ئەوەی ئەوان وەکو بە فعلی و بە عەمەلی بەندەکان ئەنجامی دەن کەوا مطابقە لەگەڵ عیلمە ئەزەلیەکەی خوای گەورە سوبحانه وتعالە. ئیتر ئەوەی دووەم کەوا حسابی لەسەر دەکرێتن خوای گەورە تاوەکو بە دیار بکەویتن چێ ئیتیباعی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەش لەگەڵ ئەو کەسان جودا بنەوە لەگەڵ ئەو کەسانی کە ينقلب على عقبيه هەڵدەگەڕێتەوە بە سەبەبی تەحویلی قیبلە. وەکو دەفەرمیتن وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله. مەسەلەی تەحویلی قیبلە قەزیەکی قورسە گەورەیە تەقبول کردنی إلا مەگەر کەسانی کە خوا هیدایەتی داینە. کەواتە خوای گەورە سوبحانه وتعالى وەکو تاقیکردنەوەی ئیبتلا لە سەرەتادا فەرمانی پێکردیە کەوا ڕوو لە بەیت المەقدس بکە پاشان بە بەردەوامی پێویستە ڕوو لە کەعبەی پیرۆز بکە. ئەو تەحویلە لەبەرچی لە سەرەتادا فەرمانی پێ نەکردبوو. ئەوە وەکو خوای گەورە دەفەرمیتن وەکو تاقیکردنەوە ئیبتلاکە و ئەوەی کەوا لەسەر هیدایەتە ئەویان ثابت دەبی ئەوەی تریان هەڵدەگەڕێتەوە. کەواتە بەڕاستی ئەسڵ لە ئیسلام بوون ئەسڵ لە مسلمان بوون ئەوەیە تەسلیمی فەرمانی خوای گەورە بی سوبحانه وتعالى لە سەرەتادا ئەتو قەناعەت و یەقینت بۆی هەیەکەوە خودایەکی الحەکیمە سوبحانه وتعالى هیچ شتێک بەبێ حکمت نافەرمی ئیتر کاتێکەوە بەو یەقینەوە ئیمان دەینی کە خوددا الحەکیمە سوبحانه وتعالى و پێغەمبەری صلی الله عليه وسلم لەلایەن خوای گەورە زۆر بە ئەمانەت هەموو شتەکان ڕادەگەینی ئیتر لەو حاڵەتەی هەر شتێک لەو جیهەتەی لە بۆت بێ دەڵێ سەمیعنا وئەطەعنا. لێرەشدا فعلا مسلمانێتی بە دیار دەکەویتن ئەگەرنا هەموو شتێک بە قیاسی عەقلی خۆمان ئێمە بێن قیاسی بکەین لەوانەیە لە زۆر شتدا علامەتی ئیستفهام بە دیار دەکەوی لەبەرەوەی عەقلی ئێمە مەحدودە وەکو چاومان مەحدودە وەکو جێمان مەحدودە هەمووی مەحدودە دەرک بە هەموو حیکمەتەکانی شەرعی خوای گەورە سوبحانه وتعالى و قەدەری خوای گەورە ناکەین بەڵکو مسلمان بوون وەکو لە سەرەتادا خوای گەورە کە باسی کرد الذين يؤمنون بالغيب ئەو شتێک کە لێت نادیارە پێویستە قەناعەت و یەقینت پێ هەبیتن. بەڵام ئیترەوە یەک لەو جێگانەیەکەوە بەنسبەت منافقەکان ظلماتە تاریکاییە لێ دەنگۆ ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها. ئیتر خوای گەورە بە سەفیه ناویان دەبا کەسانێکی گەمژە دەڵێن باشە لەو قیبلەی لەسەری بوون تەحویلیان کرد. ئیتر ئەوە یەک لەو جێگانەیە کە وەکو ظلماتە تاریکاییە و شەک و گومانە لەلایەن کەسانێکی منافق بەرامبەر بە قورئانی پیرۆز. و جێگای دیکەش وەکو ئەو ئاەتەی لە سوورەتی الئیسراء کە خوای گەورە دەفەرمی وما جعلنا الرؤيا التي أريناك إلا فتنة للناس والشجرة الملعونة في القرآن. کەواتە یەک لەو جێگایانەش کەوا خوای گەورە باس دەکات کە بە تایبەتی بەنسبەت کەسانێکی منافق عینی شەک و گومانیان هەیە دەربارەی ئەو سەفەرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا خوای گەورە لێدا بەو شێوەی وەسفی دەکات وما جعلنا الرؤيا التي أريناك ئەوەی کەوا نیشانمان دای لە ئیسرا و میعراج لەو سەفەرەی کەوا بە عەقلی بەشەر زەحمەتە بەڵام لە قودرەتی خوای گەورە سوبحانه وتعالى کەسێک لە شەوێکدا سەفەری ئەو سەرووی حەفت ئاسمانەکان بکە حتا وەکو دەگاتە ئەو جێگای کە وەکو خوای گەورە لە سوورەتی والنەجم ئیذا هەوا باسی دەکاتن کە سیدرەة المنتەهایە و لەوێن دەرێ خوای گەورە سوبحانه وتعالى ڕاستەوخۆ وحی پێڕابگەینی و شتی لەسەر فەرز بکە پاشان بگەڕێتەوە بەیت المەقدس و بگەڕێتەوە
مەکەی پیرۆز بە حسابی عەقڵ زەحمەت. بەڵام کەسێکەوە ئیمانی بە غەیب هەیە، قەناعەت و یەقینی پێ هەیە و بە تایبەتی کاتێکەوە پێغەمبەرێک صلی الله عليه وسلم صادق الأمینە، ئیتر کە قەناعەت و یەقینی وایە کە ڕەسوول اللهە، ئەمینە لەو وەحیە کە پێی دەگا، ئیتر کە خوای گەورەش سوورەتی هێشکەی بەناو دادەبەزێن بەناو ئیسرا، یەقینی هەیە و هیچ شەک و گومان لێ دروست نابیتن. لێ بەڵام کەسانێکی منافق وما جعلنا الرؤيا التي أريناك إلا فتنة للناس، بۆ مەسئلەی فتنە و تاقیکردنەوە بۆ خەڵکی کەسانێک پێ هەڵگەڕانەوە. بەڵام بەنسبەت ئیمانداران قەناعەت و یەقینیان پتەوتر دەبی. والشجرة الملعونة في القرآن، وهروها درباري أو داري كوا لعنتي ليكرا لقرآن بيروس كوا داري زقومة كخواي جور سبحانه وتعالى وصفي ذكات لقرآن بيروس كوا داري كالجهنم دا لبنوي جهنم دا لزاويكي جهنم دا شين دبي كدارك دبي تخورات أهل جهنم خوابنا من بدا إنها شجرة تنبت في أصل الجحيم وكخواي جور وصفي ذكاء ئیتر ئەو دارش عینی بۆ مایک فیتنە لە بۆ کەسانێک کەوا شەک و گومانیان هەیە، دەنگۆ دەی باشە جەهەنەم هەمووی ئاگرە کو داری تێدا شین دەبێت. ئیتر بەڕاستی زۆر خەتەرە کاتێکەوە ئێمە بین دەسەڵاتی خوای گەورە مقارنە بکەین بە دەسەڵاتی بەشەر و بەو سونەن و قەوانینانەی کە لە سەڕووی زەوی هەیە لە کاتێکدا خوای گەورە باسی قیامەتمان لۆ دەکاکەوە بەڕاستی دنیایەکی تایبەتە لەوێندەش خوای گەورە سونەن و قەوانینی خۆی بە شێوەیەک دەگۆڕی بەو شێوەی کە بیەوێ سبحانه وتعالى. ئیتر ئەوەش بۆ مای فیتنە لە بۆ کەسانێکی دوودڵ و کەسانێکی منافق. و هەروها لە سوورەت المدەثر کەوا خوای گەورە سبحانه وتعالى باس لە ئەو پاسەوانانەی جەهەنەم دەکا دەفەرمی عليها 19 نۆزدە لە پاسەوانەکانی جەهەنەم لەسەر دەرگای جەهەنەمن. ئیتر لەوێن دەرش ئاینی کەسانێکی کافر لەوێن دەرێ شەک و گومانیان پەیدا کرد، کەسانێکی منافق شەک و گومانیان هەبوو، دەنگ باش ئەگەر بەس 19 بی ئیوا هەبوو بە ئیستهزاوە دەیگو 18یان تەنها ئەمن عیلاجیان دەکەم یەک شێشیش بمرێتەوە هەمووتان پێکەوە عیلاجی بکەن و کەواتە لەو حاڵەتەی ئەمە نەجاتمان دەبێتە جەهەنەم. والعیاذ بالله. خوای گەورە دەفەرمێ وما جعلنا عدتهم إلا فتنة للذين كفروا. ئەو عەدەدە لەبەرچی 19 لەبەرچی 18 نیە لەبەرچی 20 نیە لەبەرچی ئەو عەدەدەی خوای گەورە باسی کردیە، خوای گەورە دەفەرمێ ئەو فتنەیە تاقیکردنەوەیە، بزانین چێ تەسلیم دەبی، چێ تەسلیمی فەرمانی خوا و خەبەری خوای گەورە و هەواڵی خوای گەورە نابیتن کەوا لە ڕۆژی قیامەت بە چاوی خۆمان دەیبین خوا پەنامان بدا. ئیتر ئەو ظلماتە وەکو لە ئەضواء البەیان باسی دەکاتن بریتە لە شەک و گومانی کەسانێکی منافق بەرامبەر بە قورئانی پیرۆز بە تایبەتی بەنسبەت ئەو جێگانی کەوا وەکو تاقیکردنەوە ئیبتلا خوای گەورە فەرموویتی فيه ظلمات ورعد وبرق. وهروها ئەو بارانە کە دێک ئەو کەسەیب من السەما تاریکایی تێدا ورعد و بەرقیشی تێدا. رعد و بەرق، رعد وەکو گوتمان بریتە لە دەنگەدەنجی بروسکە و هەروها بەرقیش بریتە لەو ڕووناکاییەی وەکو هەورە تریشقە کاتێکەوە لە بروسک دەردەسی. ترزانیان دەفەرمون بە تایبەت لە ئەضواء البەیان ظلماتەکە ئەوە شەک و گومانی کەسانێکی منافقە، ڕعدەکە بریتە لە ترسی کەسانێکی منافق لە بەرامبەر بە هەڕەشەکانی خوای گەورە، بەرامبەر بە کەسانێکی منافق و دووڕوو و هەروە بەرامبەر بە کەسانێکی کافر کە خوای گەورە باسی دەکاتن. لە بۆ نمونە خوای گەورە سوبحانه وتعالى دەربارەی ئەو ڕعدە یا خود دەربارەی تهدید و هەڕەشەکانی کەمێکە لە قورئانی پیرۆز بەرامبەر بە کەسانێکی دووڕوو بەرامبەر بە کەسانێکی بێباوەڕ باسی کردێ لە سوورەتی فوسیلات دەفەرمێ فەئین ئەعرەضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. ئەگەر ئەوان پشتیان تێکرد بڵێ ئەمن دەتان ترسێنم بە صاعقەیەک و بە عەزابێکەوە لە ئاسمانەوەلۆتان دێ وەکو ئەو عەزابێکەوە لە بۆ عاد و ثەمود هات. و هەروە لە سوورەتی ئەنیسادا خوای گەورە یەک لەو هەڕەشە توندانەیەکەوە بەرامبەر بە کەسانێکی بێباوەڕ لە ئەهلی کتاب بەکاری دەینێ يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها أو نلعنهم كما لعنا أصحاب السبت وكان أمر الله مفعولا. كواتالي من درش خواهي قول باز لو ذكا أي أو كساني كوا أهل كتاب إيمان بينن بوي كوا دامان بزاندي لو قرآني كوا تصديقي كتاب كاني بيش أخوي دكاتن بيش أوي كوا
پێش ئەوەی کە خوای گەوردە فەرمیتن پێش ئەوەی کەوا دموچاوێک تەشویه بکەین بۆ ئەوەی کەوا هەڵی گەڕێننەوە تەشویه بکەن ئەو دموچاوە یان هەڵی گەڕێننەوە بەرەو دواوە واتە دموچاوی بستە پشتەوە پشتی بێتە پێشەوە والعیاذ بالله یاخود لعنەتیان لێ بکەین وەکو لعنەتمان لە یارانی ڕۆژی شەموو کرد کە وەکو معلومە لە ئەصحاب السەبت بەنی ئیسرائیل و ئەمر و فەرمانی خوای گەورەش جێبەجێ دەکرێتن کەواتە هەڕەشەی زۆر توندە و هەروەها وەکو لە سوورەتی سەبا دەفەرمی ئین هو إلا نذير لكم بين يدي عذاب شديد بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ترسێنەرە لە بۆ کەسانێک کەوا یاخی بووینە لە پەیامی خوای گەورە سبحانه وتعالى لە بۆ کەسانێک کەوا فعلا ڕوبەڕووی پەیامی خوای گەورە دەبنەوە بە ئەوانەی کەوا محارەبەی دینی خوای گەورە دەکەن بەرامبەر ئەوان نەذیرە بین یدی عذاب شدید پێشی ئەوەی کەوا عذابێکی بە ئێش و ئازار بێ و هەروەها یەک لەو جێگانێک کە وەکو هەڕەشەی زۆر توندە کە لە حەدیثێکدا هاتیە لە بوخاری و مسلمدا هاتیە ئیمامی ئەحمەدیش دەژێڕێتەوە جوبەیری کوڕی مطعیم خوای لە ڕازیبی دەفەرمی کاتێکەوە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی ئەسیرەکانی بەدر قسەی لەگەڵ بکەم ئەو کاتە هێشتا ئیمان نەهێنا بوو دەفەرمی چوومە مزگەفتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینە دیتم وا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی مەغریبیان لێ دەکاتن لە سوورەتی توور لە بۆیان دەخینیتەوە کە خوای گەورە ئەم خولقوا من غير شيء أم هم الخالقون أم خلقوا السماوات والأرض بل لا يوقنون أم عندهم خزائن ربك أم هم المسيطرون دەفەرمی واتانم جوێری و بەزمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە لە پێش نوێژ دەخیندەوە كاد قلبي أن يطير دەفەرمی خەریک بوو دڵم دەربچی لە جێگای خۆی هەندە قورسایی و هەندە سوڵتانی لەسەر دڵ و دەروون هەبوو هەندە لێی ترسام ئەو دەفەرمی وذلك أول ما وقر الإيمان في قلبي ئەوە سەرەتای ئەوە بووکەوە ئیمان لە دڵ و دەرووندا مەزرا ئیتر ئەوە بەرقە ئەوە ڕەعدە ئەو دەنگە دەنگ و ئەو دەنگەیەکەوە وەکو دەنگێکی زۆر گەورە لە هەورە تریشقەدا هەیە کە وەکو گوتمان لە ئەضواء البەیان دەفەرمی ئەوە ترسی کەسانێکی منافقە بەرامبەر بە هەڕەشەکانی خوای گەورە سبحانه وتعالى و بەرقیش وەکو گوتمان وەکو ڕووناکایی بروسکەیە کە پێشوەخت دێتن ئەویش بریتە لەو ئیمانە و لەو نورەی کەوا لە قورئانی پیرۆز وەردەگیرێتن و دەبیتە مای ئەوەی کەوا کەسانێک بەرچاویان ڕۆشن بیتن إن شاء الله تعالى زیاتر لەوانەی داهات لە بەرتەوابوونی کات لێرەدا دەوەستین لەوانەی داهات و بە پشتیوانی خوای وەردەین و خزمەت ئەو مثال و نمونەیە زياتر قصي لي ودكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله